لە درێژەی سەرکوتکردنی دەنگازا و ئازادەکان و بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین لە سایەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم پاش دەستگیرکردنی دایان کەس کە تەنها داوای مافی خۆیان دەکرد، ئێستا حکوومەتی هەرێم کەناڵەکانی ڕاگەاندن دادەخات و هەڕەشەی سزای توندیان لێ دەکات. مامۆسایەکی بەشی ڕاگەاندن لە زانکۆی سەلاحەدین دەڵێت داخستن و هەڕەشەکردن لە میدیا پەلەیەکی ڕەشە بەسەر و حیزبانەی کە بانگەشەی دیموکراتیەت و ئازادی دەکەن. میدیا ئەرکێوەیە زانیاری و ڕووداوەکان وەکو خۆی بگوازێتەوە، نە زیادی بکە نەکەمی بکە. ئەگەر زیاد و کەمی کردیە دەکرێت میدیاکان ئاگادار بکرێنەوە ئەمانە زیادە ڕووی تێدا کراوە، ئەمە کەم و کوردی تێدا. بەڵام میدیا کە زانیاری و ڕووداوەکان ڕووداوەک لە شوێنێک ڕوودەدا خۆ ناکرێت میدیا بێدەنگبی بەرامبەر ئەو ڕووداوانە، ئەو کارەساتانە، ئەو داواکاریانە، ئەو خۆپیشاندانە، تەنانەت ئەو سوتانانەش تا ڕادێک هێوەیە میدیا بگواستەوە لایەنی ئیجابی و سلبیەکەی خۆپیشاندان. بەڕای من ئێستا چاپ و بەڵاوکردنەوە کاری بێدەنگکردنی میدیاکان دەکات، ئەمەش دەسەڵاتی وی نییە. ئەوە دەبینین میدیایەکی داخستەوە خەریکە لە دەرەوەی وڵات پەخش خۆ دەکات. واتە لەم سەردەمە کە سەردەمی جیهانگیری تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەنتەرنێت و کرانەوەی دنیاە بەڕووی تەکنەلۆژیاوە، پێمانە وەزارەتی ڕۆشنبیری بتوانی فلتەر بۆ میدیاکان دابنێن، میدیاکان خۆیان دەبی فلتەر دابنێن. داخستن یەکسانە بە کەمکردنی ئازادی دەکرێت، ڕێکاری یاسایی، ڕێنمایی نوێ، ئاگادارکردنەوە ئەمانە بیکرێت و بەڵام کە داخستن نیشانەی داخستن و هەڵکوتانە سەر کەناڵ و بەهێز دای بخەی یەکسەر کەمکردنی ئازادی. هەڕەشەکردن لە میدیاکانی خەڵک و میدیانەی بووم بە بڵندگۆ بۆ گەیاندنی ناڕەزایەتی و خەمەکانی خەڵک، ناڕەزایەتی زۆری لای نووسەران و ڕۆژنامەنووسان دروست کردووە. ئەوەی ئیمڕۆ کە وەزارەتی ڕۆشنبیری بەرامبەر بە چەند کاناڵێک ئەنجامی دەوە، بەڕاستی ئەوە پێمان ئەڵێ کە ئەزمەی ئازادی هەیە لە وڵاتە، ئەزمەی کەمکردن هەیە بۆ دەنجی ئازاد. ئەومان پێڵە کە دەسەڵاتی کوردی ئیتر بڕیاری داوە جێ لە خەڵک نەگرێت، چکە ئەوەی ئەو کەناڵانە ئەنجامیان داوە کاری نایاسایی نەبن، چکە کاری نایاسایی خۆم ئەزانین چۆنە کاریان نایاسایی ئەگەر ئەوان بیانەوە بیدۆزنەوە ئەزان لەکوێ هەیە لەکوێ نییە. ئەوەی ئەوان کردە ڕۆماڵێکی واقعی شەقام بووە، هاندان نەبووە. هاندان بەمانای چی؟ ئەویان بۆ خەڵک گواسێتەوە کە خەڵک لە شەقام تووڕەیە، خەڵک لە شەقام تووڕێ بەرامبەر ئەم دەسەڵاتی کە هەموو شتێکی لێ ساندووە، هیچی پێ نەداوە. لە ئێستادا حکوومەتی هەرێم وەک کابینەیەکی پۆلیسی مامەڵە دەکات و لە سای حکومڕانیدا زیاتر لە 200 کەس لە هەر چوار پارێزگای هەرێم دەستگیر کراون و تا ئێستا بەشێکیان ئازاد نەکراون. هاوکات کەناڵیان نارتی داخراوە و هەڕەشەنامە بۆ کەناڵەکانی پەیام و سپێدەش نێراوە کە ڕووماڵی خۆپیشاندانەکان بکەن سزای تون دەدرێن. بەمانەش هەرێمی کوردستان بووە بە زیندانێکی گەورە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.